بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشتنی بەرنامەیەکی تایبەت هەوڵەدەین لە مۆدووە بەرنامەیەکی تایبەت بکەین سەبارەت بە ئەو کتێبانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا دەرچوون و بەشێکن لە مێژوو خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی ئەو کتێبانە بریتین لە بیرەوەری دەورانی 30 ساڵی ڕابردوو کە بەشێک لەو تێکۆشەرانەی کە لەو ڕۆژە سەختانەیە بەشدار بوون ڕۆڵیان هەبووە گەڕایانەتەوە و بەشێکی تریشی بریتە لەو وێنانەی کە وەکو بابەتێکی گرنگی مێژووی ئەتوانێ شایەدی ئەوە بدا کە هەم نووسەرەکەی و هەم هاوڕێکانی و هەڤاڵەکانی چ دەورێکی کاریگەر و تێکۆشەرانە و شۆڕژگەرانیان هەبوو لە خەبات ڕزگاری خوازانی گەلی کوردستان بەرامبەر بە سیستەمی باسی فاشی تۆتالیتار کە بەشێکی زۆری منتەقەکە یا ناوچەکە بەدەستی و گیریان خواردبوو. ئەمڕۆ ئێمە قسە و باسی لەو بابەتەکەین بە میوانداری یەکێک لە پێشمەرگە بیدایەکانی شۆڕش، پێشمەرگە سەرەتاییەکانی شۆڕش و شۆڕشی ئەیلول و یەکێ لەوانەی کە ناوێکی خۆشنا و ناوێکی ئاشنا بە خەڵکی کوردستان و بە خەڵکی گوندەکانی کوردستانە و ئەو کە لە دەورانی جوانیەوە بەردەوام ڕۆڵی گەورە و کاریگەری هەبووە لە بستنەوەی شۆڕشگەرانی خەڵکی کوردستان و لە ناو وەکوتم پارتی دیموکراتی کوردستان و دواتریش لە ناو شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەر کاتێک کە ناوی بەڕێز مستەفا چاوڕەش دێت هەموو کەس شۆڕش و شاخ و پێشمەرگایەتی بیرەکەوێتەوە. ئەو کە ئێشتا بەردەوامە لە خەبات و تێکۆشان بەڵام لە 1-2 ساڵی ڕابردوودا بۆ یادەوەریەکانی خۆی نووسیوەوە بە یادەوەریەکانی مستەفا چاوڕەش چاپی سێمێتی و بەم دوایانەش ئەدگاری وێنەکانی شاخی بڵاو کردەوە کە تاواکراوی ئەو کتێبەیە وەکو خۆیڵێ بەڵام بە وێنە گێڕانەوەی سەروەریەکانە بە وێنە. ئەمڕۆ ئێمە لە ڕادیۆی گەلی کوردستان بۆ پێزانین و قەدرزانین بە تێکۆشان و خەبات و تێکۆشانی بەڕێز کاک مستەفا چاوڕەش ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسرایی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە لە ستۆدیۆی گەلی کوردستان میوانە. کاک مستەفا زۆر بەخێر بێ. زۆر سوپاس کاگەنوەر، سوپاس بۆ جەنابێت بۆ ڕادیۆی گەلی کوردستان و کارمەندەکانەمەیان زۆر مەمنونم. کاک مستەفا ئەگەر بەدەر لە کتێبەکانی جەنابێت پرسیارێک بکەم، جەنابێت وەکو پیاوێکی تێکۆشەر و نیشتیمان پەروەر و پیاوێکی نەتەوەیی پەلامارێکی گەورە لەسەر ئەفرین هەیە ئێستا. ئەگەر پێشەوەی بچینە داخلی بەرنامەکەبی جەنابێت کە پێشمەرگە بووی و تێکۆشانی زۆرت کردو بۆ ئازادی خەڵکی کوردستان بەڵام ئێستا بەشێک لە کوردستان ڕۆژاوای کوردستان و شاری ئەفرین کەوتوتە بەر پەلامار و ئۆپراسیۆنی تورکیا لەو بارەیەوە جەنابێت وەکو لێپسرایەکی پێشمەرگە وەکو پێشمەرگەیەکی دیێرین هەڵوێستی جەنابێت چییە؟ والله دیارە ئەمە شەڕێکە هی میلەتەکەمانە لەگەڵ هەموو ئەو داگیرکەرانی کوردستان کە ئێستا ئیمڕۆ لە ئەفرین هەیە. پێرێ من لە چلەی شەهید لە چلەی کۆچکردو شێخ ئیسماعیلە لە هۆڵی تەوار ڕەنگە بەشێ لە قسەکانم لەسەر ئەفرین بوو، وتم هەموو میلەتەکەی ئێمە ئێستا پەلاماری هێرشی دڕندانە بووە لە ئەفرین لە ڕۆژاوای کوردستان و ئەو میلەتە لە ماڵی خۆی دانیشتۆ و داگیرکەرانەچنە سەریان بە هەر ڕۆژەی بە بیانوویەک لەسەر مەسلەی کوردیش هەموو کاتێ هەموو دوژمنەکان دەوڵەتەکان یەکەگرنەوەیە لەسەرەوەی کەوا میلەتێک داوای حەقی خۆی بکە. ئەفرین نەچۆتە سەرکەس لە خاچی خۆیایەتی. خەڵکی کوردی ئێوەش دوێنێ کە بینیشتان لە گەورەترین مزاهرەیان کرد بە زەوق و تەپڵ و دەهۆڵێدانەوە دیفاع بۆ ئەوەی کە ئیسپاتی کە نەیانگوێمە لە خاکەی خۆمانەمێن. ئەفرینیەکان نەچونێتە سەرخاچی تورکیا یاخو ئەوان. لەبەرەوە من لێرەوە سڵاو نێرم بۆ یەکەیەکەیان، بۆ هەموو پێشمەرگەکانیان، بۆ هەموو خەڵکی خۆڕاگری ئەفرین، بۆ هەموو ئەو حەقە عەدالەتی کە داوایەکەن، بۆ ئەو کچە قارەمانەی کە خۆی تەقانەوە لەژێر دەبابەکانی تورکا. بەڵام ئەمەشتە ناچێتە سەر. ئێمە میلەتی ئێمە زۆر شتی بەسەر هات، زۆر ناڕەحەتی بینی و هەموو میلەت لە کۆتاییشە حەق و عەدالەت پێ ناکرێ. ئێمە ئەگەر بەبیری بینەوە عێراق ئەنفالی کردین، چیمیاوی کردین، چی کردین، بەڵام میلەت بوو لەسەر قاچی خۆی بەڵام هەموو شتێک قیادەی ڕاستەقینەی خۆی ئەوێ، قیادەیەکی باشێوێ. من هیوادارم لەم تاقیکردنەوەیە خەڵکی ئەفرین سەرکەوتوو بێک، پێشمەرگەکانیان هەمویان سەرکەوتوو بن بەسەر داگیرکەری تورکیا و
دەرسێکیان دابن لە کۆبانی خراپتریان بە ناحزان و دوژمنان بکەن. باشە کاک مستفای ئەگەر زۆر سپاس بۆ چوونەکانت بێمە سەر لەم ماوەیە ئێوە جەنابتان دوو کتێبتان نووسیوە هەردووکیان بریتین لە یادەوەریەکیان بە وێنێ ئیشان بنووسینە لە کتێبی یەکەمیانە یادەوەریەکانی مستەفا چاوڕەش ئەگە پێم بڵێ ئەم کتێبە چۆن گەڵاڵە و بیرۆکەکەی لە مێشکتا دروست بوو و تا چەند کاک مستەفا پێم خۆشە بە سەراحەت جوابیەوەم بێتەوە تا چەند پێت وایە لە نووسینی بیرۆریەکان سادقانە بووی و ڕووداوەکان وەک خۆی ژێڕاوەتەوە هەندێک کەس دەڵێن بیرۆریەکان کانووسێتەوە لە چەند بیرۆری نووسراوەتەوە کارکتەرە سیاسیەکان خۆیانەکەن بە پاڵەوان و هەندێ مەوازی سیاسی و ڕژێنەر بازەکەن و هەڵەدەنەوە کە ڕەنگە زەرری هەبێ بۆ پرۆسی سیاسی بۆ کێشەی کۆمەڵایەتی لێ دروست بێت لەم کتێبەیە جەناب چەنە ینی ئەمانەت بە نەزەری اعتیبار وەرگرتووە. من لەسەرەوە دیارە دوو قسم هەیە یەکیان خۆزگە هەموو ئەو شتانی کە ئینسان وەکو وەسیقە لای بوو لەبەردەستیا بوو بمایە. من دوو جار شتەکانم فۆتا کە ڕەنگە دەیان نامە و وەسائقی تیا بووە ئەگەرچی لە ئەخیری کتێبەکە هەندێ نامەی تایە گەرچی هەموو شتێ نییە شتەکانم فۆتا لە قەرەداغ بووم ئامر هەرێمی قەرەداغ بووم جانتایشی دیبلۆماسیمە بۆ ڕەنگە 2000 ڕسم بخوا نامەی دروستبوونەوەی ئەم شۆڕشە هی مام جەلال کاگنە و شیروان ڕەسوڵ مامەند کاک سالار ملا زۆمەر هەموو کاکانەی تر کە ئێمە ئیشەکانمان بەیەکەوە بوو هەمووی مەگەر نردمە بۆ سلێمانی بۆ مەڵگرن بەڵام دیارە خوشتێکم لە حکم و ئەو وەزانە سووتانە بووی دەکاتمەوە دوای ڕاپەڕین چوومە هەر ماڵێک داوای بە دوای جانتا و کتێبەکان و کاغەزەکانە ئەگەڕام وتیان بەخوار نەماوە یەکێک گوت دایکە سەلاجەکەی لێرەوەیکی گومویەوە شتیان شاد بوو لە ترسی حکومەت ئەوە شتی زیاتری تیا بۆم کتێبە بە قوترە بۆ لەو شتانم جارێکتیشیان پێشەوەی کە حکومەتی عێراق لە ساڵی 1970 خواردنی کردین مەقەڕ و ماڵەکەم لە سێروان بوو چی تریشمە بوو کۆم کرد بووانێ بە نامەوانە ئەوانە شم فەوتا ئەمە لە زاچرەی خۆما کۆم کردوێتەوە یعنی ئەوەی کە من لە ساڵی 56ەوە کە مناڵ بووم بیرم هاتوێتەوە تر نووسیمە قۆناغ بە قۆناغی مناڵی تا و کاتەی تا کۆنگرەی 2010 چین بە بیراهاتی بێ لە مێشی خۆمات من وەکو بەعزێک کەسشی نەبوو مڕێم زۆر لەم مەسلەی کۆمپیوتەر و ئەم شتانی کە بە تەسجیل لە کرێ ئەمانە لێم نازانی 3-4 جارەوەم نووسیوەتەوانێ بە دەستخەتی خۆم دەستکاریم کردووە پیاز چوومەتەوانێ اینجا بێکەم و کوڕیژ نەبوو لە ڕووی ئینشا و ئیملا و شتەکانیوانێ ئەمووی هی خۆمە یەک شتی ترەیە کە خۆم لە بەردەمی هەموو میلەتەکەی خۆمادانیم هەموو ئەوانەی کە لەو کۆمەڵی شتی تایە کە بێ بە وجدانەوە بینوسی من لەو کتێبە غەدرم لە خۆم کردووە زۆر کەسیش پێمەڵێنەوانێکی خوێنێتەوە مقابلەکەم نەکردووە ئەگەر شەڕ بوو بێ ئەگەر کوشتن بوو بێ ئەگەر چۆنەڵێ هەر شتێک بوو بێ غەدرم لە خۆم کردو چۆن بۆکو خۆی بەحقیقە نووسیمەتەوانێ زۆر کەسیش کە خوێنێتیەوە شایدیان بۆداوە مەسن مەجموعەیە تاریخی تایە تاریخی ئینەکە ڕۆژ و شەڕەکانی تایە زۆر کە یەک دوو کە زاتون دکتۆرایان لەسەر کردووە نەک لەبەر مهمی کتێبەکەی من لەبەرەوەی تاریخەکانی تای باسی شەڕی ناوخۆوەکەم دیکۆمنتی تایە مەسەڵەن مەجموعەیە نامەی تایە لە ئەخیرەکەیە نامەکانی مام جەلالن ڕەنگە زۆر وردەکاری خەڵک نەزانێ بەڵام زۆر وردەکاری نەزانرێت دەوانە بەڵام کە خوێنی تۆ لە منی پرسی ئەڵێم ئەم نامەیە بۆ فلانشتە و نامەیە بۆ فلانشتە نامەی کاغەزێکی دایری ئەمنی سلێمانی تایە وەسیقەیە مەسەن وەکو باسم کشتەکانم هەموو فۆتە لەسەر ڕسمێکی من دلێر عەبدوڵڵا عەزیز نازانم چێر لەسەر ڕسمێکی من ئەوە لەوێ دایری ئەمن کتابەکەی تایە ئەڵێ لەبەرێ ضبط بحوزته بعربية على صورة فوتوغرافية مع المخربين ومن ضمنهم المخرب مصطفى تشاورش تم تنفيذ الحكم الإعدام أو دائرة أمنية الأخيرة كانت دامناوة إن جاء أمامن بوجدانه ونسيما وخوش آمادم لبردمي دادگای ملتەکەمە ئەگەر غەدرم لە ئەخیرە کەشان وسیمە ئەگەر غەدرم کرد بێ گە شتێکم لە بیر چوو بێ ئەگەر هە شتێک ئەوە من تەحملی مەسئولیەتێکم و ئامادەم لە خزمەتیا بم بەڵام بەخواوەی بۆم کرابێ بە وجدانی خۆمە نووسیمە. باشە کاک مستەفا لە کتێبی ئەمە یادەوەریەکانی مستەفا چاوڕەش چاپی سێهەم زۆر بابەتی گرنگ و سەرنجڕاکێشی تایە ئەوەی کە ڕفاندنی ڕووسەکان و ڕفاندنی پۆڵۆنیەکان ئەوە بەشێکە لە حکایەتی شۆڕش ینی
تا چەند بۆ نمونە ئەو ئەگەر ئێستا خەبات و تێکۆشان و شۆڕش دەست پێ بکاتەوە ئێوە بۆ نمونە جارێشکە ئامادەن ئەم کارە بکەن یا پێتان وا بوو شۆڕشی دەی هەشتاکان جیاواز بوو لەگەڵ بیرکردنەوەی ئێستاتان ینی ئەو کاتە کۆمەلگای نێودەوڵەتی سۆز و عەتفی بەلای کوردانە بوو ئێوە بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی جاروبار ئەمانەتانەکریان بۆ گۆڕینەوەی دیلێک لەگەڵ حکوومەتی بەعس یاتی پێ دوایە ئەوەی کە تۆ لێرە نووسیوتە بە دووبارە بوونەوەی مێژوو ئامادەی جارێشکە دووبارەی بکەیتەوە. وەڵا لە هەموو قۆناغێکە پیادەی سیاسی دەورە بینێ ئەگەر بگەڕینەوە بۆ ڕۆژگانی کێمە ڕووسەکانمان ڕفان و پۆڵۆنیەکانمان ڕفان ینی من بەداخەوە گەر لە میلەتانی ترابێت شەڕەدەمانچەیەگە کرێکرێ بە فلیم بەڵام لەو فرانی ڕووسەکانە کە مامەڕیشە لە دەی هەشتی هەشت ساڵی هەشتا کە ڕووسەکانی هێنا تۆ بگەرەوە بۆ قۆناغا مامەڕیشەی چێبوو لە قارەمانەکان لەم ڕۆژانە شایادمان کردو من خۆم چوون بۆ ئەوێ ئەگەر لە بیرتان بێ و هیر پۆڵۆنیەکان وەکو خۆی بۆ ئەوە کردمان کە دنیای دەرەوە بزانێ کە لە میلەتی ئێمە شۆڕشێگەیە عەدالەت یێگەیە هەتا و کاغەزەی کە من شەوەکە شەید ئازاد هەورامی و شێخ جەفەر بەتانیەکیانە بەسەرمات 8 شەهید و 16 برینانم لەسەر ئەو ڕووسیانەدا بڕیارماننا کە چیان لێ بکەین نەفی شەگما بوو ئەمە وتم بەتانیەکیانە بەسەرمە بەلای تەپچکۆلەکان کاغزێکم بۆ سەفارەتی سۆڤێتی نووسی لەو کتێباتیایەتی تەنها داوامانەوە بوویمە میلەتی کێژارین چەک بە حکوومەتی عێراق مەفرۆشین ئەو وڵاتە زەبەلاح اینجا من بۆ بگەڕێمەوە بۆ ئەو ڕۆژە ئەگەر قیادەکەم قیادێکی سەلیم بێ وەکو ئێستا نەبێ نەک من دەیان خەڵکی تریش خۆیان بۆ مەکوش بەڵام ئێستاوە مالیات هەموو یەکتریە خۆین هەموو کەوتونەتی جانی یەکتری تەمەنا ئەکەم بچینەوە سەرسکەکەی شەهیدەکان شەر ئەو ڕۆژگاری کە لە قەراغ ڕووسیمان نەرفان پۆڵێنیمان نەفران نان نەبوو بیخۆین فەلاحەکان بە خێویانە کردین پارە نەبوو مەساڵح نەبوو نەوت فرۆشتن نەبوو ئەو شتانە نەبوو ئەتوانین ئەو کاتە ڕەنگە بتوانین بەڵام ئێستا ڕەنگە ئەو حەماس و خۆشت باس کرد ئێستاوە لە ناو کتێبەکەشە بەشێکی کتێبەکەیە مەسەلەی ژار خواردکردنی جەنابەت و چەند کادرێکی تریا باولەن چەند پێشمەرگی ترێکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەو حکایەتەم بۆ بژۆریتەوە بەڵام لە کاتی نووسینەوەیە لە کاتی نووسینەوەی ئەم بیرەوەریانەی خۆتە هەسن نەکرد جەنابەت لە زیادە لە ژیانە ماوی من لێرەوە دیارە سەرخۆشی لە کەسوکاری ئەوانەی شەهید بوون یەکەم کە شەیدستونی مەلا عومەر بۆ ڕەفیقی چەند ساڵم بوو لە پێشمەرگایەتی و قارەمانێکی میلەتەکەمان بوو دووەم سەریعی مەلا محەڕەم کچی ئیمام جومعی مەرگە بوو هەم خزمیشمان بوو هەم هاتووی یارمەتی دایکم بە لە ماڵەکەشی لای ئێمە نەبوو هەم لێرەوە ڕەحمە دەنێرم بۆ ئەوانی شوو بۆ دایکیشم کە لەو ڕووداوە شەید بوو دیارە ئەوە نەتیجەی ئەوە بوو کە حکومەت دیارە چاوی بڕیوەتە هەموو ئەوانەی کە بە هەر وەسیلەیەک بێ چۆن لە ناومان بەرێ یەکێ لە وەسیلەکانیش بە تۆپ و تەیارە و شدە و کاتە دەرەقەتمان نەهات ڕێگەی ژار خواردنی گرتە بەر و ئەوانە من پێم وایە وە غەدرێک بوو پێشتریش خەڵکی تریان کرده بوو لە ودیا شەهید بوو لە تیپی بیستوێکی کەرکووکەوانە هەن بە ئوسلوبانە بەوانە ئەوە تاوانێ بوو بەرامبەر دا میلەتی ئێمە بەرامبەر ئێمە کراوە من خۆمێکە بوونەوانەی نەگەر خۆم من و عەدنان موفتی و سامی شۆڕژوانەی کە کاگ ئاواد وەفاتی کرد دیارە مەجموعەیە خەڵکی تر لەگەڵمان نبوون ئەوەی کە دکتۆر مەحموود عوسمان لەوێ کە ئیتر خوانەی کوشتنی من 2 ساڵ لە خستەخانە ڕسمەکانم لە کتێبەکە هەیە من 2 ساڵی ڕێک لە خستەخانە ینی 6 مانگی لەسەر قەڕەوێلەکەش نەمەتوانی بێمە لە ئەوروپا لە لەندەن ئێمە منەظەمەی عەفوی دەولی ئەمنستی ئینتەرناشناڵ پاژەوە 25 ڕۆژ بە حکمی عیلاقاتی کاگ عەدنان موفتی سیامەندی زەید عوسمان لە فەڕەنسا بۆ هانیەل موفتی کە مەسئولی منەظەمەی لاجئین بوو عەفوی دەولی بوو خێزانی سیامەند بوو وای بۆ کردین کە ئێمە ئەوان لەسەر مەسە ئەو کاتێک کە ئێمە براین بۆیە یەکێکی 10 دیناری نەبوو بمان ناتێ من ڕەنگە 2 ملیۆن دۆلار 2 ملیۆن پاوەنم تێچوو بێ لە خستەخانە لە خستخانی ئەهلی هەموو شوێ 250 پاوەن حەقی نووسنەکەی و ئەمەلیات و چی بەرحاڵ زیینوو بووینەوانیە من خۆشم بەتەمان من 4 کەزەڵیان نەگرتم
ئەیان بردم بۆ دەستشۆری و ئەوانە ئەیانی نامەوە هەموو ئاواتمەوە بوو کە ئیتر لە ماڵەکەی خۆم بتوانم بچم بۆ تەوالێت نەکەیت بەڵام زیموش بوومەوە هاتمەوە مەیدانیش و تۆڵەی ئەوەشمان لە دوژمنان و هەموو ناحزان و ڕژێمی بەعز کردوانە من ئەو برادرانەی کە لەگەڵ ما بوون کاک عەدنان موفتی بوو کاک سامی شۆڕش بوو سامیش خوا عەفوی کا وەفاتی کرد وەزعێکی وا بووە لەگەڵ بەعسا هەموو سیلێکی بەکارێنا خۆ کیمیاوی و ئەنفالی بەکارێنا ئەوەی ئێمەش بەشێک بوو لەو حەملەیە باشە بەحسێکی تریا بابەتێکی گرنگی ناو کتێبەکە بێگومان کتێبەکە بیرەوەری و یادی خۆش و ناخۆش تراژیدیای زۆری تایە بێگومان زۆرتریان تراژیدی و کارەساتن و ئێمە ڕەنگە نەتوانین هەمویان باسکەین لە بەرنامێک تایبەتە بەڵام بابەتێکی تر کە سەرنجی من ڕاکێشاوە زۆر بابەتێکی مێژوویە و زۆر قسە و باسی لە یەکرێت تا ئێستا شەهیدبوونی هەواڵ ئەحمەد فەتوڵڵا ئاغا و خانەی موعینی و پۆلە پێشمەرگەی ترە لە ناوچەی دڕی لە شارباژێڕی ماوەت جەنابەت کە ئەو دەورانە لەو منتخەیە بووی و لە نزیکەوە ئاگاداری ئەو بارودۆخە هەی ئەوە چۆن ڕوویداوە چەنە تەسیری لە شۆڕش کرد بە تایبەتی کە جەنابیشت پەیوەندیەکی دۆستانە و سەمیمانەت بەڵێ لەگەڵ هین هەبووە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبووە کە ئەوان پێم وایە خانی موعینیان نردبوو بۆ لە ئێوە دەورە ببینێ ئەو ڕووداوە چۆن بووە چی لە یادەوەری جەناب تا ماوە ئێمە پێش ڕوخانی شا ساڵێکە بوو لە ڕێگەی شەهید محەممەدی مەلاعەلیەکی بوو لە تێکۆشەرەکان ماڵی لە بێژوێ بوو بێژوەی سەردەش بوو یەکێ بوو لە تێکۆشەرەکانی و دۆستی مام جەلال بوو زۆر و ئەو کاتانەی کە شار و خایمە لە ڕێگەی کاک سەلاحەدینی موهتەدیەوە ئیتسالیان هەبوو لە ڕێگەی کاک محەممەدەوە هێنا بۆ لای من و لای ئەحمەی فەتوڵڵاغا لەوێ ئەمە نرد بۆ لای مام جەلال و بۆ مەقڕ لە نێوزەنگ جارێکیان کاکخانی موعینی هێنا کاکخانە لە سجن ڕزگاری بوو برای شەید سلێمانی موعینیژێ بوو لە تێکۆشەرەکانی حیزبی دیموکراتی ئێران و کاتە مەسئولی یەکەم بوو لە بینی ئەو کێشە و بینی ئەو ئەحمەد تۆفیق بەڵام سلێمانی موعینیە و کەسێگەی ناسێ و کە شەیدیش کرا و تەسلیمی ئێران کرایەوانێ لە زمانی شۆڕشی ئەیلولا کە خانە هابوو لای ئێمە ماوەیەک لەگەڵمان بوو جەولەیە کردومانە اینجا بە حکمیەوەی کە ئێمە برادەرامان چوبوون بۆ هەکاری بۆ ئەوەی کە چەکوشت بێنن کاکشی عەلی خولە کەشکۆڵ ئامر هەرێم بوو لە زمانی خۆیان ئەگەر ئامر هەرێمەکە کۆمەڵە بوایە جێگرەکەی سۆشیالیست دەبوو کاک ئەحمەد فەتوڵڵا لە حیزبی سۆشیالیست بوو ئەو کاتە جێگر بوو منەوە کاتە پلەم لەوان کەمتر بوو ئامر کرد بووم ژمارەشمان زۆر نەبوو هەر 40-50 کەسێک بووین بە مەجموعی کولی زیاتر لەگەڵ ئەوە ئەمایەوە لە منطقی لای شاناخسێ و ماشان و گرگاشی ئەوانە من ئاهاتمەوە بۆ منطقی لای بەر لە بەزنجەوە گەڕام جەولەمە کرد بۆی خەڵک بزانێ پێشمەرگە هەیە و پێشمەرگە دروست بووە تەوانێ و ناو بەناو چالاکیەکی بچووکمانە کرد جارێکیان بۆ تەنسیق لە بینی دوسێ هەفتە منە چوومە بۆ لای کاک ئەحمەدی فەتوڵڵاغا کە جێگری ئامر هەرێم بوو کە من ڕۆیشتم لە دێی سەرا کوڕەداوی و بەرەو ژوور ڕۆیشتم کاک ئەحمەدی فەتوڵڵاغا لەگەڵ خانەی موعینی و لەگەڵ مەفرەزەکەی خۆیان ئاهاتنە خوارەوە ئەڕۆیشتن بچن بۆ خۆم نەمزانی بە یەگەیشتین و دانیشتنی وتی لێک دوو شەوێکە پێچی دوو شەوم پێچی لێرە بە ئەگەڕێینەوە دەوتم خانە با لەگەڵ منە بیوتی نەوەڵا ئەچین تا یاڵانقۆزە چین یاڵانقۆز لای ماوەت منە و کاتە شارزایی وێشم نەبوو وەڵای ئەمە گەڕاینەوە تۆزی قسەمان کرد تەنسیقی شەکانمان کرد و چیمان کرد و چیمان نەکردو ئەو ڕۆژ منیش بۆ یعنی بەیانی بگەڕێمە شەو چوومە میراوە لە پشتی ماوەتۆ منطقانێ وەڵا بەرەبەیان بوو بە تەقە کە بوو بە تەقە دێنێک خانەشی لەگەڵ خۆیان بردووەمانە ئەو لە دڵسۆزی بوو بۆی کە خزمەتی بکەوەمانە دیار بوو ئەوانە کە و برادرانەمان لە دڕی کە دووسێ کەسم نادە سەر و بزانم تەقانەت چیە هاتەوتی بابە هیچین لە دڕیە بەحسابی ئەمەی تر کاک ئەحمەد نەچوو بۆ دڕی وەڵا من هاتمەوە کوڕەداوی بگەڕێمەوە بۆ شارباژێر لە نیوەڕۆکە کوڕێک لە دو بانگی کردم کە گەڕامەوەتی کاکە شتێکمان بەسەر هاتووە 5-6 پێشمەکەمان شید بۆ کاک ئەحمەد شید بووە ناوەکانی هەمووت پێیوتم وەڵا خانە شید وەڵا منیژی تر چۆنی بۆ گەڕامەوە چی بکەم بۆ مەسەلەیە مەجبورم مام جەلال و سەرکردایەتی ئاگادارکەم نەگەڕامەوە دلێری سەیقادر یادی بەخێر خوا عەفوی کە ئەویش وەفاتی کرد
ئەو منادە و لەگەڵ دە پێشمەرگەم بۆ جیاکەوتم چۆر بۆ منتقی شارباژێر ئەو کاتەش بوو هەکاریمان بەسەر هاتبوو کاک عەلی عەسکەری و برادەرەکان شەهید بوون پێشمەرگە تەسلیم بوو بۆوانەوەی گیرابوو بەسەن زۆر لەو برادرانەمان گیرابوون لە لای ئەوان مەسەلەن کاک ملازم عومەر کاک حامی حاجی غالی ئازاد دەورامی شێخ عەلی دەیان خەڵکی ترمان لەوێ گیرابوو ناومێدیەک باڵی کێشا بوو بەسەر کوردستانە کوڕە و کوڕە بوو تەحملکە من عادلوانم نردەوە بۆ شارباژێر وتم کاکەوە بچنوانی جەولە بکەن با خەڵک بزانێ پێشمەرگە ماوە منی شاتمەوە لەوێ حاجی چاوشی نەبووی چێ بوو لە قارەمانەکان زۆر سەریە بۆ گەڕیەسان ڕێگەی ڕۆژێک بە چەند سعاتێگەی بڕی هاتو منیش کاغز و شم نووسی بۆ مامجەلال و وەزعی وامان لێ قەوماوەنە وەڵام مامجەلال کاغزێکی نووسی من لەوێ یادێوەرەی نووسیمەتەوانە ئەڵێ تا ئەو کاتی شعلیە گەڕێتەوە شعلی چکە ئامەرهێنێن بوو سەرخۆشی لێ کردین و ڕۆحێتی مقاومەی بەبەرا کردینەوە و شۆڕش شەید بوون و چیە و چی مامجەلە بە تەفسیل نووسی بە کاغزەکە بۆم ئەڵێ تۆ کاتە ئامەرهەرێمی بی تا شعلیە گەڕێتەوە شعلیش لە هەکاری ژیراوە لای قیادەی موقەتە وەڵای منیش گەڕامەوانی و دیارە هاتمەوە مختارەکەی حاجی تۆفیقی ناو بۆ هی میراوە ڕەحمەتی لێ بواتیان وەفاتی کردنات مەر چۆنی بێ بڕۆ من مەخسەمەوە نییە کاگ ئەحمەد عوسمانی عەریف مەجیکە شەهید بووە فەریدونی حاجی برایمی چاوشوشە جەزا هەمەی حاجی عەلی بەردەستپیان ئەمانە و شەهید بوو بن دوو کەسیشمان گیرا بوو یەکیان مستەفا دەمرکانی بوو ئەو کاتە مناڵ بوو لەگەڵ کوڕەکەی عوسمانە کە گیرابوون دوای حکمی ئیدامیان نام بەڵام لەبەری مناڵ بوون تەمەنیان ئیدامیان نەکردن وتم بچۆ هەرچۆن بێت تەرمی خانەی معینین بۆ بنەوە ئەمانەتە لای ئێمە بۆ ڕۆژ توات وتی بەخوا نەمتوانی و باسیکەم لە ئەخیری شا دەرکە و بەغەڕەت ناشتبوویان لە شوێنی شتێکیان لە نووسی بوو خانە بۆ شێوەیە شەید بوو جا بۆ پشتیوانی ئەوە من جارێک پاژەوە ماوەی تر هەر لە ڕێی کاک سەڵاحی موتەدیەوە دکتۆر جعفەری شەفیعی و ساعیدی وەتەندۆز مامۆستا برای بینات بۆ لام کە بینێرم بۆ لای مامجەلال لە ترسی ئەوە هەرچۆنی بوو کاک ساعیدم بردە موچەیەک دامنا لە شوێنێکی تەنیا کەس نزانێ وتم نەکخوا نەخواسامی شتێکیان لێبیەوەمانە ئەمانەتن 10,000 دیناری ئەو کاتیان هێنابوو ئەوە بۆ مێژووی لێم لەگەڵ بارێ دەرمان کە بیبن بۆ پێشمەرگە و بۆوانە بۆ یەشتی نیشتانی کوردستان منیش لەوێ مامۆستا غەفور ژاژەڵەیش تازات بدە ڕەحمەتی لێبێ و شەهید بوو خیانە ڕەفیقانی خۆی شەهیدیان کرد لەگەڵ مامۆستا غەفور ژاژەڵەیە ئیتر ئەوانیش منات بۆ لای مامجەلال و خانەی معینی بۆ شێوەیە شەهید بوو کە کەوتنە دیار ئیخباری کرابوون باشە لە دەیدڕی بەداخەوە باشە کاکسفا لەم کتێبەیە زۆر باسی جەنابی مامجەلال و کاکنۆشیوانی شتیا وێنەکانە بینین کە هەردووکیان جەنابی شت لە پێش دروستبوونی یەکێتی نیشتیمانیشەوە من لە پێشنجەکەی ئەوتم جەنابەت پێشمەرگە بووی لە شۆڕشی ئەیلول و بەگەنجی وەکو خۆشت بازەکەی لەگەڵ حیزبی شیوعی قیادەی مەرکەزیش بووی ئەگەر باسی ئەو بکەی ڕۆڵی جەنابی مامجەلال و ڕۆڵی خوا لێ خۆش بوو هەردووچیان کە مامجەلال و کاکنۆشیروان چی بووە لە شۆڕشی نوێیە بۆچی تۆ هێندە بەگرنگیەوە باست کردوون و سەرەتای ئەم پەیوەندیانی تۆ لەگەڵ ئەم دوو بەڕێزە چۆن بوو ینی دیارە ئێمە من یەکێ بووم لەوانەی کە ڕەنگە ئەگەر یەکەم کەس نەبوو بم یان لەگەڵ کاکنۆشیوان دووەم کەس بووم لە ئەوروپا گەڕامەوە خەڵک سەری خۆی هەڵەگرتووە ڕۆیشت و ناومێدی و شۆڕشتێک چوونەوانە من بە حکمی زایری برام کە بەر بۆ میفسۆر کەوتبوو ڕسمەکەشی لەوێ هەیە کردیانم بە من ساڵ و نوێک لە سەردەش بووم تەسلیم نەبوومەوانێ کە شۆڕشی ئەیلول تێک چوو پێشتریش من پیاوێ بووم ڕەنگە لە حیزبی شووعیا لە مناڵیمەوە چکە چاوم کردەوە کە سوکارەکەم هەموو شووعی بوون و مەدی شۆڕشی چوادەی تەموز بوو کە چاوم کردەوە هەمووش منیش بووم بە شووعی لە ساڵی 65 چوومە دەرەوە لە حیزبی شووی پێشمەرگە بووم و تەمەنی خۆم ینی قوتابخانەیەکی باش بوو فێری ئینسان تربێت و شتی زۆر باشی لێەوە ئینسان فێر بووم بەڵام دیارە ئینسانی هەموو شتێک قەناعەتە من لە ئەواخری کە شەڕ دەست بێکاتەوە وازمێنە هەر لە شۆڕشی ئەیلولی شابەشداریم کرد یەکێبوونەوەوانە و لە شەڕی گەروی و مەراغاش زایدی برام بەرفسفۆرکە و کێمە لە منطقی سلێمانیەوە چوو بووین بۆ هاوکاری چکە حکومەتی عێراقی ویست پەلاماری حاجی ومەران و گەڵاڵ ئەو ناوە بە لەوێش لەو شەڕا من زایدی برام بەر بۆ میفسۆرکەوەیتم من بە حکمی ئەو منیان نرد بۆ ئەو ماوەی لە سەدەش مامەوە بووم بە مرافقی زایی برام بۆ هۆڵەندە اینجا کە هاتمەوە مەسەلەکە کاکنۆشیروان و
ئێمە هەموو لە مسەلەسەکەی سێسوچەکەی تورکیا و ئێران و عێراق یەکمان گرتەوانێ لە دەی ماسی ڕۆ و گەڕێشم و ئەو دیاهاتانە چاوەڕێوەمانە کرد و مەجموعەیە چەک بێنین. من بیدایەتمە کە من دەبی مام جەلال لە مەناکاک نەوشوانم و کاتە نەناسی بوو تەنها لە سەر یەکەم جار بوو مام جەلالم بینی بوو لە شۆڕشوانە کە گەڕاینەوەیتە و ماوەیە بە یەکەوە بین کە گەڕاینەوە کاگنەوشوان مەسوولی ڕەتڵەکەی ئێمە بوو بە قۆنایمە 20 ڕۆژ ڕێگە بە پێوە بووین لە منطقەی ماسی ڕۆوانە هاتیینە دێی چۆمی گادر 2 ڕۆژ ڕێگە بوو شۆڕ مانگی 12 بە فرباری بۆ ڕێگە گیرا بۆ ڕێگەمان لێگیرا هاتیینە منطقەی شنۆ و خانە و کۆنەلاجان و میراوەی سەردەشت و تقریبا بە 20 ڕۆژ ڕێگە بەڕێوە بووین تاکو گەیشتینەوە منطقەی گەورەدی و مالومە و ناوە لەگەڵ کاگنۆشوان مەسوولی ڕەکەم کاک ملازم عومەر بوو زۆر لەو کاکانە بوون کەم و بە یەکەوە هاتینەوانێ علاقاتەکەیت لەوە دروست بوو ئێمە هەمومان ئەو کاتە پاژنەکسەی شۆڕشی ئەیلول هەموو کەسێک ئینسان زمانی لە چەبەدا من خۆمە لە حیزبێکی چەپا بووم یعنی بێتەوە بەڵام گۆڕانێک لە وەزەکە بوو من پێشاتنەوەش یەکەم لقی کۆمەڵە لە فەڕەنسا دروستمان کرد پێشاتنەوە لە ماڵی ئەحمە بامەڕنی کە ئێستا سەفیرە لە ماڵی ئەوان کۆبووینەوە حەمە سابیر بوو ئەمەی کە ئاوەزاوی مام جەلال چیا عەباس بوو من بووم زایر حەمەد بوو فواد حسێن بووم فواد حسێن کە ئێستا سەرۆکی مەکتەبی کاک ئەوە لەوێ بۆ ئەمە هەمومان لە پاریس کۆبووین بەڵامیتر من لەوێ بڕیاری گەڕانەوەمە دکتۆر فواد لە کتێبەکە کاغزی گەڕانەوەمی تایە داوام لێکا بۆ گەڕانەوە بۆ شۆڕش من وازم لە ئەوروپایە ناو هاتمەوە لەو مسەلەسە لەگەڵ ئەوانە و دۆستایەتی شمانیتر ئینسانیش خۆی پێگەێنێ من کوڕی پیاوێکی ژارم و من کەس زەگەر خۆم پێ نەگەیشتای و خۆم شت نەبوومایە نابووم بە ئاور مەفرەزە و لە چکە کە دەستم پێکرد و یەکسەر دایان نەنا ببم بە شتێک کاگنۆشیران گەڕاینەوە تەشکیلاتی مەفرەزەکانی کرد لە دەی چنگیان هەمومان بووین ئەو کاتە بە جەمالی شەید جەمالی عەلی باپی شەید عوسمانی قالبنەوەر کاک نەبەز کە ئێستا هەزار سڵاوم بۆی هەیە لێرە ماوە دەرسیم کەریمی دادەمەنێ علی چوارتایی ئەو تەشکیلاتەکراومان لە مەفرەزەوە یەکی من یەک پۆلیسم هەبوو عسکەر بۆی ژیرا لە شەڕەکەی چنگیانە تفانکەی خۆم مابوو بەو یعنی هیچ تفەنگیشم پێ نەبوو یعنی ئەو کاتانە بەڵام کە وردە هۆڵماندا علاقاتی من لەگەنجا ئەو کاتەش کە هەمومان کۆمەڵە بووین و علاقاتێکی خۆشەویستی وەکو ئێستا نەبوو من هاوڕێ شاخەوان عەباس لە هەولێر بوو بیست بووم کۆمەڵەیە کاغزێکم بۆ نووسی هاوڕی زۆر خۆشەویستم کاک شاخەوان سڵاوێکی کۆمۆنیستانە و نازانم چی لەم شتانی کە ئەو کاتانە ئێستا هەموو ڕقمان لە یەکە مەقسەم زروفەی ئێستا بە سەرمان هاتووە جا علاقاتم لەگەڵ کاگنۆشیان تا ئەو کاتەش و تا ئێستا ڕۆژە لە ڕۆژان بچووکترین شتێک نەبووە بە مەسوولی خۆم زانیوە ئەو قۆمەناغا اینجا مام جەلال کەوە سکرتێری هەمومان بوو علاقاتێکی خۆشەویستیە بوو لە بینماناوە چیان پێ کردبین ئێمە لە بە ئەمری ئەوان ڕەنگە دەیان شتمان کردبی ئێسامە مێژووە خۆ لێرە ناکرێ من هەندێک شتێ بیڵێم بەڵام دەیان شتمان کردووە بۆ شۆڕش و پێشمەرگایەتی و دژی دوژمنان و ناحەزان و دەیان شتمان کردو بۆ لە پێناوی سەرکەوتنیم شۆڕشە من دوای دێنە سەر کتێبی دووهەمی کتێبی وێنەکان بەڵام بێگومان جەنابەت تەسیە زۆر داوە قوربانی زۆر داوە تەنانەت بە ژیانی خۆشت بۆ خەڵک وە بۆ شۆڕش ئەوە یەکێکیان کە 52 ساڵ پێ ئێستا لە شەڕی هەندێک مدینار بوو 52 ساڵ پێش ئێستا لە شەڕی هەندێک بریندار بووی ئەوە گوێسکەیەکێت تووشی کێشە بووە ژار خواردوو کراوی بریندار بووی هەوڵی تیرۆرکردنە دراوە لە ژێر وەکو خۆت خەسفی تۆپ و تیارەیە هیوادارم هەر تەمەند درێژ بی ئێوە ئەو کاتی کە دەستان بە شۆڕش کرد و لەم بیرەوەریانەیە نووسراوەتەوە بە ئامانج و ئارمان و مەبادئێک دەستان پێ کرد بەڵام ئێستا خەڵک گلەی ئەوەی هەیە کە ئێوە لەگەڵ ئەم مەبادی و ئارمان و ئامانجانە بمبورە ینی ڕاستگۆ نەبوون ینی ئەوە بۆ ئۆت شۆڕشتان نەکرد ئێستا کە ئاوای لێبێ هەز ناکەی پێویست بوو لە بیرەوەریەکانیش تا ئەمە بنووسی کە نەدنووسیوە هەر شتێگەڵی ئەچیتەوە سەر سیاست من ئەو کچە کە تەلەفۆنی بۆ کردم وتمەگە لەسەر کتێبەکەی ئەم قساکەم لەسەر سیاست قسە ناکەم دروست بەڵام ئێمە ئەو مەبادی ئەو قوربانیانە و ڕۆژگاری ئەم نەسوورەکە و
ژن و مناڵەکەی من لەوێ و ساڵونیێ لە ئەمنی عامەی بەغابوون نەمەزانی چیان بەسەرات و خۆشم پاش 2 هەفتە دەماخوات کرام مەسەن مەگەر مەبادی نەبێ دایکت لەولاوە شەهی دەبێ ئەم هەموو کوڕە قارەمانە چوونە سەر پەتی سێدارە هوتافیانە کێشا کەم بژی و کەڵ بژی تەسلیم نابوون ئاعترافیان ناکرد لەشیان هەموو سوتا زەلامێک لە بدایماوە بوو دەستیان کرد بە تێزیاو پەنجەکانی یاریە کرد ئەمە هەموو لە پێناوی سەرکەوتنی شۆڕش و مەبادی ئەومانە کەسمان بۆ ئەومان نەکردووە ئەوەی کە خەڵک لێمان لێکەم زۆربەی خەڵک حەقێتی ئێمە بۆ ئەوە ناتین توجارەتکەین کاسبی بکەین نەوت بفرۆشین کۆمەڵە لەم شتانەی کە خەڵک هەموو گلەیلیەکە هەموو کەسێ مەسئولە لە خۆی من مەسئولم لە بیرەوەری ئەو کتێبە مەسئولم لە ئەخلاقی خۆم و خۆشم ڕەنگە کۆمەڵێک گلەی و گازندە هەبێ و ئێمە ئەبێ بینەوە سەرسکەکەی شەهید شەهاب و ئارام و هەموو ئەو شەیدانی کە لە سەنگەرەکانە گیانی خۆیان بەخت کرد واز لە مەساڵیح و دەستکەوت و قازانج بێنین واز لە قەسر و قسوور بێنین من ئەوە ڕێی خۆمە من مەسئولی گەورەترین مەڵبەندی پێشمەرگەم ئێستا 12 ساڵە لەوێم 12 ساڵە مەسئولی هەموو ئەوەم پێشتر هەلێوێ بووم ژیانی خۆشمە لە پێشمەرگایەتیا بووە تەحەدا ئەکەم یعنی من گلێ کاکەم خەفە دەخۆم خێنی خەفە دەخۆم بۆ مەسا چکە بواە ئێمە تووشی ئەو وەزع نەبووینایە بواە ئێستا گەورەترین حیزبی کوردستان بووینایە چکە ڕاپەڕین تۆ باسی کاگنە و شیروانی لێکردم کاگنە و شوانی چێبوو لە کۆڵەکە ئەساسیەکانی قیادی ڕاپەڕینی کرد نەخشەکەی مامجەلال و هەموو سەرکردایەتی یەکێتی لەگەڵ لایەنەکانی تر من لە ئەهمیەتی کەم کەس ناکەمەوە بەڵام ماندووبوونی خۆت و یەکێتیەکە تەماشاکەی هیوادارم یەکێتی بچێتەوە سەر سکەی خۆی کۆنگرەی خۆی بگرێ کۆنگرەی بێی هەمووان بێ کەسێک ملی کەسێک نەشکێنێ کۆنگرەکەمان بۆ یەک ریزی یەکێتی بێ بۆ خۆشەویستیمان بێ بۆ وەفا لە هەموو شەهیدەکان ئەوانەی 18,000 شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانی یەکێتی دانیشێ خەریکی بازار و توجارەت و خەڵک زیۆمان پێبا لەبەرەوە من هیوادارم کە سەرکردایەتەکە لە بزووترین کات کۆنگە بگرێ بچێتەوە سەر ڕێبازەکەی شەیدان و جەلال و هەموو شەیدانی ژیانی خۆیان ئەوانەمان شنیە لە سەرکردایەتیشتیا 22 کەسمان ئەندامی سەرکردایەتین لە مەیدانی شەڕەکانە یان ژیانیان بێجگە لەم هەم 18,000 شەیدە بێجگە لە 1800 شەید کە لە شەڕی داعشا دراوە زۆربەی قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە کاک مستفاویستم بێمە سەر کتێبی دووهەمی ئەدگاری وێنەکانی شاق بەزویستم بە بۆنە بیرۆریەکانە پرسیاریەوە لێ بکەم بۆ خۆت بێگومان بۆ ئێمەمانان ناسراوە کە جەنابەت پێشمەرگەیەکی ئازا و تێکۆشەر و ئەوبووی بەڵام ئەکرێ پێم بڵێ لە بە درێژایی مێژووی ژیانت لە بیدایەتی پێشمەرگایەتیتەوە بە چ پێشمەرگەیەک زۆر معجیب بووی کە ئازا و تێکۆشەر بوو بێ وڵا خۆ تۆ ناتوانانی لێرا ئیقراری چەند پێشمەرگەیە بکەیت پێشمەرگەی ئازار زۆرن قارەمان زۆرن یەکێکیان لەوان مەسەن یەکدوانێکە بۆ بازەکەم مامەڕیشا و بێجگە لە خۆی سەردار و محسین کە لەگەڵ یابوون شەهید بوون هەر مامەڕیشە خۆی نەبوو مامەڕیشە ئوستۆرەیە بوو هی میلەتەکەمان دەیان پێشمەرگەی قارەمانی ترمان هەبووە سربەستمان هەبووە لە قەراق لە بۆمۆ مەسەلەن سەلامی چوخا عەزیز کە یەکێکە لە قارەمانەکانی سەماوە لە شەڕی قەیوان ماوەت من مەسئولی جەبەکە بووم مانگێ شتێکم بۆ کوردستانی و نووسی بۆ ئەم ڕادیۆی کە ئێستا جەنابەت لێرە لی مەسئولی ئێوارەکەی کە شەڕەکە تەواو بوو شتێک نووسی وتمە گەر قەیوان بجۆزێتەوە پێشمەرگەکان بەڵێنیان داوە بە خاچی کوردستانەوە ناجدە عەبەڕەق بوو مامە سەعە بوو ئەمانە هەموو کە پێشمەرگەی قارەمانن لە شوێنەکانی تر حەمەد سووری ڕازیانی بوو لە پشدەر دەیان خەڵکی ترێ ڕەنگە سام لێرە لەم کاتا بۆم بەبییر بەڵام سەدان و پێشمەرگەی قارەمان کە من لە قۆناغێکی دووری باشە مەسئولیان بووم شەیدی قارەمان ئەگەتوانی پێم بڵێ ینی لەوانێ لەو هاوڕێیانەی کە لەگەڵ تا شەهید بوون لە ژیاندا بۆچیان زۆر بەداخ و کەسەر بوویوە کاریگەریان زۆر لە سەردانەی وڵایی بۆ زۆریانیشیان لەوانە ئێمە وەکو ڕەفیق وابووین من ئامر هەرێم و کاگازا دەورامی مەسئولی حیزبی بوو ینی ئەگەر دەستکاری کردێکی بکردای نەمەگوو بۆ نەو کردووە منیش دەستکاری کۆمیتێکی حیزبیم کرد چکانگە بۆ هەمومان بۆ هەدەفی کۆمەڵە و سەرکەوتی شۆڕش بوو شەید گۆران شەید لێری بابە ڕەسوڵ بۆ ئەو شەیدانی کە مەسەلەن گیانی خۆیان بەخت کردووە لەیان شەیدی پێشمەرگەی تر کە لەگەڵمانە شەهید بوون
بۆ هەمویان زۆر بەداخم ینی هەموو شەیدەکان جیاوازیان نییە بەڵام خانە کەسەش خانەی خۆی هەیە گۆرانە مەسەلەن لێری بابە ڕەسوڵە بێستونی باڕۆییە هیوای باڕۆیی ئەی داستانێکی پێشمەرگانە کە زۆر حەماسەتی تیا بوو بێ خۆت سەرپەرشتیت کردبی و زۆر لە زێن و بیرەوەری تا مابێتەوە وڵا بێچکە لە داستانجارێ داستانی خاوێ خۆی هی کتێبە بکرێ بە کتێب و بکرێ بە فلیمی گەورە شەڕی خاوی کاڵی 8 و 16 بدینە دەتووەرە خۆت سیچل کەسی ئەوەنگە لێ بکوژرێ و شەڕیشی و من دەڕ و سیمان تەسلیمیشمان نەکردن آخر جار خۆم کاغزم بۆ نووسین لە کاغزەکەم تایەتی نادم بە دوای مختارەکەی خەوێ حاجڕشی خواعفی کە وەفاتی کرد وتم دەکەرم بۆ بنێرە کار بۆی سواریان کەم بۆی بڕۆنەوانێ بۆ شوێنی خۆی لە داستانی ڕزگاری من مەسئولی بوومە داستانی ڕزگاری یەکەم ساڵی 1970 سیانزە لەسەر چواردەی مانگی ئەوە لەوێ 5-6 شەیدی قارەمانمان بوون هەموو لەوێ خۆم مەسئولی بووم هەموو لە داستانی ڕزگاریە و شەیدی تریشمان زۆرن لە ینی ئەوە باشە کاکسفە ئەوەی کە گرنگە کتێبی ئەدگاری وێنەکانی شاخ کەسێک نووسیوێتی ئەڵێ ئەم کتێبە لەسەر زاری وێنەکانەوە قسە دەکات و ئەوەی لەوانەوە نەیبیستێت نایڵێت چکە وێنەی شەهید ئایان و بوار نادەن قسەی خەیاڵی و فەنتازیاتێکەکەی ڕووداوەکان بێت و ئەڵێ ئەم وێنانە بریتە لە ڕووداوەکانی قۆناغی خەباتی بچنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کە خۆناغی شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانە باشە تۆ لە کتێبی یەکەمە هاتی بیرۆریەکانت نووسیەوە بەڵام کتێبی دووهەم هاتی دیسان بیرۆریەکانت بە وێنە جێڕایەوە و ئێستا وێنە لە میدیایە گرنگی تایبەتی هەیە ینی بۆ نمونە میدیای جیهانی ئەڵێ ئەگەر هەواڵەکە بێ 150 وێنە بێ و ئەتوانێت خوێنەر 150 لە ڕێگای وێنەوە تێبگالەوەی پەیامەکە تۆ لەوە مەبەست ئەوە بوو یان مەبەست ئەوە بوو بە تەنها بۆ نمونە شۆڕش و تێکۆشانی خۆت بژێڕیتەوە یان بەشێک لە تێکۆشان و قوربانیدانی هاوڕەکانت ون نەبێ وڵا سوپاس من لە هەردوو یادەوەریەکە لە یادەوەرەکانی خۆم و لەو ئەدگاری وێنەکانی شاخ لە هەردووچیان ڕەنگە خەڵکی خوێنێتەوانێ باسی خۆم نەکردووە هەر ڕسمێکم باس کردوی توتم سەفا چاڕۆژ نەموت و وام کرد چونکە بازێک کەزەیەکە یادگاری باسی خۆیەکالەوە لە پەنا بەردەکاوان پێوە ناوا خۆی شاردەوە وای کردووەمانم نەکردووە هەموو یەکی حەقی خۆی ماوەتێ ڕسم بە ڕسم لێم پرسە زانم هەندێکیان چی بۆ ئەویتیان چی بۆ ینی لەبەرەوە قەت وام نەکردووە باسی ئەوە مێژووی یەکێتیە لە یادەوەری یەکەمە دیارە ئەو ڕسمی تریشم زۆرە خۆی سا ئەگەر بیکەم بەڵام هەوڵە فریاکەوتم و منیش ئەوەی کە بۆم کرا من لە ڕسمی 60 باسی خۆم نەکردو من باسی حیزبی شوئی 65 ڕسمی تایە کردومە باسی شەڕی کوڕەکەم کردووە ساڵی 65 باسی شەڕی هەندریانم کردووە کە خۆم لەوێتیا بریینار بووم باسی شەڕەکانی عوسمانی شەید عوسمانی قالەمنەوەرم کردو باسی پێشمەرگەکانی حیزبی شوعیم کردو باسی مامارازم کردو کە ماماراز لە شەڕی ناوخوا بەدەستی پێشمەرگەی یەشێتی کوژراوە بەڵام باسم کردووە لە باتی ڕسمی دوو ڕسمم داناوە لە باتی ڕسمی ئەوە ئەمە مێژووە بێ بە وجدانەوە باسی هەموو ئەوانەی کە کردومە خۆیسا زۆربەی نەماون ڕسمانەی کە من باسم کردوون ئەوە نییە بڵێ خەڵات بکرێم لەسەری باسی زۆربەی ڕسمەکان زۆربەیان شەهیدن جاکە باسم کردووە لە هەردووچیا من ئەتوانم بڵێم وەکو خۆی بە وجدانەوە نووسیمە شانوبانوی خۆما هەڵم نەیاوە بە شانوبانی شەهیدەکان و قارەمانەکانی ئەو داستانە ناهەڵم داوە باشە لەو کتێبی بیرۆریانەی ئەدگاری وێنەکانی شاخ دەتوانی پێم بڵی کام وێنەیان ینی کە ئێستا لە بەردەستێ دوکمانەیە کام وێنەیان زۆر متەئەسیر بوو یا جەنابتی گریاندووە وەڵای اینجا من ئێستا خۆ چاوم لە کتێبی جنمە بەر چاو نییە بزانم کوایە هەموو یەکێ لەوانە خۆی داستانێکی سات و تەماشاکەیەوە ڕسمێکە کاک شازاد سایی بە کاک شازاد علی شامارە کە علی شامارە علی شامار لەگەڵ کاک سەڵا ڕەنجەرا چوون بۆ لای لە ماڵەوە بەداخەوە کە بەو سیحەتە ناتەواوە کاک شازاد سایە پیاوێکی قارەمان پیاوێکی خۆنەویست پیاوێک لە پێش منیش ڕەنگە لەو سەردەمانە لەگەڵ کاگنە و شیروان و مامجلال وانە ئیشی کردووە کاک شازاد ئەگەر بیویستا بێ بە سەرکردایەتێکی و پلەی پای بیستای لە دووسێ هەموو کۆنگرەکانە دەرەچوو چۆن ئینسان متەسی نابێ بووی بە حادیسەی سیارە ئەچێت وێنەکانی تر مەسەلەن دەیان پێشمەرگەیتایە حەمەی تەلەی تایە حەمەی تەلە پێشمەرگەیەکی سادەی خەڵکی دێی دەرەدوەینە لە ڕێیشە لە ڕسمەکانە بەڵێ
پیاوێکی قارەمان پیاوێکی ئازا پیاوێکی دڵسۆز لە هەموو ئەوانی تر مەسەلەن کەتیایەتی مەسەن ڕسمی تایە ئەنوەری مەجلی سوڵتانی تایە کە خۆ لە حیزبی سۆشیالیست و لە ئێران شەهید بوو مەسەلەن لەو ڕسما کە ئەنوەری تایە زۆربەی ڕسمەکان هەمووی شەهیدن ئاواتی عومەر عەلیەمینی تایە کە ئیدام کرا پێشمەرگە بوو لای خۆم جا لەبەرەوە من متەئسیرم بۆ هەموو ئەو برادرانە بۆ یەکە بە یەکەیان چکە ڕەفیقی خەباتمان بۆ ئەو ڕۆژگارە ئەمەی دروست کردووە کە ئێستا ئێمە هاتوین من لە سوالی پێشتری وتم بچینەوە سەرسکەی ئەو شەیدانە و هەمومان چەپکە گوڵەکەی مام جەلال بین بۆ یەشێتی لە ناو مەکتەبی سیاسی لە ناو کەمتر وێنەی تازە بین لێ زۆرتر وێنەکان هیچ دەورانی شاخن یعنی ئەتەوێت لە ڕێگای ئەم وێنانەوە بڵێ کە من شانازی بە خەبات و تێکۆشانی شاخەوەکەم تا شار لەبەرەوەی ڕۆژانێکی سەخت بووە وە گێڕانەوەیان بەشێکە لە مێژووی ژیان و قوربانیدان و مانەوەی خۆم بە زیندوی نەگەوەی کە دوای ڕاپەڕین ئەوی کە ئێستاوتت خەڵک دوای ئەگەر ڕسمی تازەی تێکم ئەچتە شوێنێکەوە 500 ڕسمە دەگرن لەم کامیرە و مامیرە و لە جەپەکانە هیچ ڕسمی تازەم تێ نەکە چکەمە ئەدگاری وێنەکانی شاخە هی ناو شار نییە هی ئەم سەردەمە نییە لەو وێنانە مەسەلەن کە پیشانماوە من کە چاپم کرد پێشوو کاتە یەشتا 16 ئۆکتۆبەر کە لە کەرکووک نەبوو بوو دامناوتم ئەمە هەمووی نێرم بۆ سەنگەرەکانی پێشمەرگە بزانێ ئەم ڕۆژگارە و ئەمیێژوانە بەچی بەم شێوە هاتو پێشوانێ بەڵام بەداخەوە ئەو وەزعی بەسەرا هاتو ئێمە زۆر لە جەبەکانمان پاشەکشێ کرا و لێرەین بەرامبار حاڵ بۆم ناردوون و نردیشم ئێستا بۆ دۆست و برادر و بۆ خەڵکانە هەرچیشکەی خوێنێتوانێ ئەنی حەقی خۆی ئاتی خۆ یەکەم و کوڕیش نییە بەڵامەوە چاپی تری یەکەمەوە 2000 بوو 1500 تر بە سا ڕسمێکی تایە 8 کەسە دوانێن دەرنەچووە هەموویم دەستکاری کردووە چاچی یەکەمەوانی بۆی کە خەڵک بزانێ بزانێ بەڵام ئەمەی ئێستا قۆناغیش جوابی پرسیارەکەی پێم وایە نەدویست بێتەوە ینی من واتە سەورەکەم جەنابیش و خەڵکانی تریش پێم وایە واقعیشە حەق خۆتانەکەی ئەو زۆرتر شانازی بە خەبات و مێژووی شاخەوەکەن تا ئێستا بەو دەلیلەی زۆرێکتان بەهۆی چەند بەرپرسێکی ناعەدالەت و ئەوی کە بازرگانی ناواقعی و بوونی زۆری گەندەڵی خۆتانی لێلادەن ئەوە ڕاستە خۆی گەندەڵ چێ یاڕبی لە چی خراپترێ لێی بەسەر بێ چێت زەلەمی چێتیە لە میلەتی ئێمە من حەزەکەم میلەت مەحاسەبەیکە من تەناشتی شانازی پێوەکەم هەم خەباتەکەم هەم پاشچەکەی خۆمە ئەمە جانبێکی من تەنها خەباتی شاخم نەبووە بەوکو باسیکەم من لە قۆناغێکە لە متەوەستە بوو مەسوولی دوو متەوەستەی سیاست لە حیزبی شووعی باشە زۆر لەو ڕەفیقانە کە تیان ئێستا مەسوولی زۆر گەورە باشە مستەفا پرسیارێک بکەم پەشێمان نی لەوەی کە کردوتە لە شۆڕش و شاخ و پەشیمانی مەزای من کردومە بۆ وجدانی خۆم بۆ ڕزگارتی میلەتەکەم پەشیمانم لە کۆمەڵێ خەڵک کە ئێستا توجارە دەکەن بە مۆزەوانێ لە هەموو لایەنەکان باشە ئەینا لە خەباتی خۆم و لە خەباتی شەیدەکان و لی پەشیمانی باشە چکە بە وجدانی خۆمەوە کردو باشە ئەگە شۆڕش لە داهاتووە هیوادارم کە نەبێ پێویست نەکە ئەگە دەستی پێکرد ئامادەی بچیتەوە شاخ و شۆڕش پێشمەرگایەتی بکەیت وڵڵی جاگی ساب قۆناغەکە تێپەڕی شەدی پێویستی بە من بێ گەنجی تر پێگەشت ئەگەر پێویستی بە تۆ بوو ئەگەر پێویستی بە من ئەوەی پێم بکرێ لە هەر قۆناغێکا بوو بۆ خزمەتی میلەتەکەم بۆ خزمەتی تاجر و خەڵکی نامەردی ناکەم بۆ خەڵکی میلەتی خۆمی یەکەم کە چۆن ئێستا حورمەتی خۆم ڕاگرت و خەڵک لە هەموو شوێنێک ئەچمە هەر شوێنێکەوە ڕێزم لێگری ئەو ڕێزەم بمێنێ ئەگەر وانەکەم خەڵکی جنوب بە منی ژاڵێن چکە ناوی زۆر کەس لەسەر زمانە ڕاستە ئەوە من نیم باشە پرسیارێکی زۆر گرنگە بۆ ئێمە ئەوژەوەیەکە جەناب لەو دەورانی پێشمەرگایەتی و سەختیوانە ڕۆڵی ڕادیۆی گەلی کوردستان چۆن بوو ینی جەناب چ ئاشنایەتێکت هەیە چەند ناتوانانی باسی ڕۆڵی ڕادیۆی گەلی کوردستان بکەی لە داستان و شۆڕشەکە ئەوەی چێکە ئینسانی بێ شانازی پێوە بکە من بۆ نییەکە ئێستا لە ڕادیۆی کوردستان دانیشتومەتیەکەم چکە کاتێککە ڕادیۆ کوردستانە بوو ڕەنگە ڕادیۆی شتر دەگەر دێشتا دایان نەنابێ تەنها ڕادیۆ بە کۆڵ هێنامانەوە بە کۆڵی ئەم سەفا چاوڕەشە و کە لە هاتینەوە لەسەر وڵاخێک بارمان کردبوو ئەنوا بەتانیمان بۆ دانابوو نازەم و کاتە چی بوو جیاز بوو چی بوو خواخوامان بوو ئێستاکە هەڵ نەدێرێ بە وزستان و کە لەگەڵ خۆمانە بوتمە هاتوینەتەوانێ لە هەموو قۆناغەکانە
شۆڕش ڕادیۆی گەلی کوردستان ئەگەر لە بیری ڕاپەڕینە بێ لە هەموو ماڵێکە لە عەسرا لە هەموو ماڵێکە چاوەڕێی بوو کە کاتی ڕادیۆ بکرێتوانێ. من لە شەڕی قیوان ماوە شتێکم نووسی بۆ ڕادیۆ گەلی کوردستان بە پەلە ناردم بۆ ڕادیۆکە دەوری بەقەدەر پێشمەرگە دەوری ڕاپەڕینی بینی، خەڵکی هوشیار کردەوە، خەڵکی نایە سەرجادە، خەڵکی هوشیار کردەوانە. طبعا قۆناغی ئەو کاتە لەگەڵ ئێستا ڕەنگە فەرقیە بێ، من ناتوانم زۆر لە سەدینی بکەم، بەڵام ڕادیۆی کوردستان لە ڕابردوو زیاتر دەوری زۆر ئەساسی بینی و ئەو ڕادیۆیە چۆنەڵی بەشێک بوو لە خەباتی شەڕەتفۆنکەی ئێمە. باشە کاک سوایمە کاتی بەرنامەکەمان خەریکە تەواوە بێ، هیوادارم لە داهاتووە بتوانین زۆرتر قسە بکەین لەسەر کتێبەکان و بیرۆریەکانی جەناب چووکە بە تەنها بریتی نییە لە گێڕانەوەی بیرۆری شاخ، بەڵکو بریتە لە ڕەهەند و بۆدی زۆری هەیە ئەو وێنانە، ئەتوانێت پێمان بڵێ شۆڕش. بەڵام ئەگەر ئێستا من ناوی چەند کەسێک لەوانە پێڵم کە ناو کتێبەکە جەنابەت ئاماژ ئەگەر بکرێ هەرکامیەکیان بە دێڕێک یا کەمتر لە دێڕێک جوابم بیتەوە سپاست دەکەم. شەهید ئازاد هەورامی. ئازاد هەورامی لە تەمەنە لە من بچووکتر بوو، هەردووکمان سەرکردایەتی کۆمەڵە بووین و ئەو مەسئولی حیزبی لق بوو لە قەراغ، من مەسئولی پێشمەرگە بووم، بەدایمە بە مامۆستای خۆمەزانی چووکە پیاوێکی ڕۆشن فکر بوو. باشە و دایمە منیان بە مەسئول زانین چووکە دایمە لە شوێنەکان مەسئولی عسکەریە زانم، بەڵام کاگازات دایمە بە مەسئولی خۆم زانم. مامەڕیشە پێشمەرگەیەکی قارەمان بوو، پێشمەرگەیە بوو کە توانی دەستی دوژمن دابا و بوو بە ئوستورەیەک و سەرکردەیەکێتی پێی گەورە بوو و لایەزال ئێستاش قوتابخانەیەکە بۆ خەڵک. علی چوارتاییشێکە بوو لە پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی و من یادم بۆ کردەوە لە پیری شەوچێڵ و پیاوێکی خۆنەویست، پیاوێکی ئازا. بەڵێ سالار عەزیز ڕەفیقی یەکێ بوو لە تێکۆشەرەکانی کۆمەڵە، یەکێ بوو لە بناغەدار ڕێژەرەکانی کۆمەڵە، ئەندامی مەکتەبی سیاسی بوو، لە بەعزێ قۆناغە مەسئولی ئێمە بووە و من شانازی بە کاک سالارەوەکەم. جەمالی عەلی باپیر ڕەفیقی خەباتم بۆ، ڕەفیقی پێشمەرگایەتیم و هەردووکمان ئامر هەرێم بووین و من لە هەموو کاتێکە ڕسمەکەشیم لە کتێبەکانە لە چەند شوێنێکا داناوە لەبەرەوەی کە هی ئەوەیە تیمسالی بۆ بکرێت لە شوێنەکانی تر. مامڕۆستەمیش پیاوێکی قارەمان بووە، پیاوێک بوو لە پێشمەرگە ئازاکانی یەکێتی. کاتێک کە کەرتی چواری جەباریمان دروست کرد، من ئەوم نارد مامەڕیشەشان نات بۆ دەرەوە بە هەشت پێشمەرگەوەیەکیان چەکی پێنەبوو لەگەڵ شێخ جەعفەرا سوبعەتێگەری ئەم بێچەکە دەمێ ئەیگوت چەگارێکە دەمێت چکە دەنگی خۆش بە حەسەن زیرەکیەوە ئەوە دەمێ بە حەو پێشمەرگەوە کەرتی چواری جەباری دروست کرد مامڕۆستەم. شێخ جەعفەری ژێکە لە پیاوەتیە کوشەرەکانی یەکێتی و لە قەراخە بەیەکەوە بووین و دەوری خۆی بینیوە و ئێستا ژەر بەردەوامە بە خەباتی خۆی چۆتە ئەو شوێنی کە ئێستاتیە. حەسەن کوێستانیش قارەمانێکی میلەتەکەمانە، نەگەر خۆی چوار براشی شەهید وە لەگەڵ سێ براشی بەخۆیەوە چوار و لە من ڕەنگە زۆر ئیشم لەگەڵ نەکرد بێ، بەڵام کە ئەو ڕۆژەی ڕۆژتەوانێ من کۆمەڵی پێویستی مایە بچێ بۆ ئەو شوێنە و بەڵام بەداخەوە شەهید بوو، یەکێکە لەوەی کە ڕەمزی یەکێتیە لە منطقەی باڵەکایەتی. مامەرازی پێشمەرگەی بوو، کاتر و لای خۆم بوو تا و کاتەی جیابوونەوەی سۆشیالیست بوو و من لە زۆری ژناوم هێناوە، کوڕێکی ئازا بوو، بە کوڕە فەقیر بوو، بەڵام بەهۆی کێشەی ئەم سیاسەتە ئەویش بوو بە قوربانی ئەم شەڕی ناوخۆیە. مەلا بەختیاریشی چێکە لە تێکۆشەرەکانی چێکە لەوانەی کە لە قۆناغێکە مەسئولی ئێمە بووە و من کە چوومە قەراغە و لەگەڵما هاتووە و هەموو تام قۆناغا عیلاقاتی برایەتی و ڕەفاقەتیمان چاکە و بە یەکێک لە خوێنەوەرەکانی و ناو یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەنوەری مەجلس سوڵتان بەیەکەوە دا ئامەزانی لە دێکان و پیاوێکی خۆنەویست، پیاوێکی ئازا، لە شۆڕشە ئیلولی شابەیەکەوە بووین و لەم شۆڕشە تا ئەو کاتەی جابوونەوە هەر بەیەکەوە بووین و پیاوێکی پاک و ڕاکە ئەو کاتە شکوت دزی نەبوو، هیچ کەسی چی پێ نەبوو، بەڵامێکی بوو لە پاکە دڵسۆزەکانی شۆڕ. ملا زۆمەرەوە باز ناکرێ، منەوە ڕەفیقی عومەرمە ڕۆژانە تەلەفۆنەکەین، پیاوێکی خۆنەویست، پیاوێکی شۆڕژێر، پیاوێک مەسئولمان بوو. ئێمە لە قۆناغێکە هەم مەسئول بووە هەم لە مەکتەبی عسکەری بەیەکەوە. عوسمانی قالەمەناوەر هەزار ڕەحمەتی لێبێ، سڵاو نێرم بۆ کە سوکاری پێشمەرگەیەکی ئازا بوو، پێشمەرگەیەکی قارەمان بوو. دیارە جیابوونەوە و
انشقاق لە هەموو حیزبێکایە ڕۆی بەداخەوە لە شەڕی ناوخواشی شۆڕش اسماعیل پیاوێکی تێکۆشەرە کاو کاتێ ئێمە لە قەرا لە شار باژێر بووین ئەو لەگەڵ کاگوها بە ئەوان کادێ بوون پیاوێکی ماندوو بە ماندووبوونی خۆی پێگەیشتووە لە باسیشم کردو لەو کتێبە کە پیاوێ بۆ ماندوو بووە بە شەهیدی سەرکردە جەبار فەرمان فەرمانیشیشە بوو لە پێشمەرگە قارەمانەکان و یەکێ بوو لەوانەی کە دەوری هەبووەوە بە ئەوش بە ماندووبوونی خۆی پێگەیانەوە سەردەمانێک بوو مەسوولی کەرتی ڕێخسن بوو ئێمە مەسوولی عسکەری هەموو مەڵبەندی دوو بووم لە هەڵەدن بوو مەقەڕەکەی و قۆناغ بە قۆناغ خۆی پێگەیان و بە ئازایەتی و ماندووبوونی خۆی کاکم من کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەگەر جەنابەت دوایین قسەت هەبێ هیوادارم لە بەرنامەدا تو بتوانین زۆرتر قسە لەسەر کتێبەکانی جەناب قسەمان زۆر کرد بەڵام ئەو کتێبەی من بەو چەندێرا لەسەر کاغزەکانی مام جەلالێن پرسی ئەم کاغزە بۆ چێ نێراوە بۆچی نێراوە مثلەن لە ئەگەر ڕستم بەڕستن تەماشایکە ئەمە چ قۆناغێکە ڕەنگە بە دوو دانیشتنی تری واتەوە نابێ بەڵام ئێوەش کاتتان کەمە و لێرەشەوە جارێکتە سڵاو نێرم بۆ هەموو کەسوکاری شەیدەکانەوەی کە لەو داستانە و لەو خەباتە گیانیان کرد بە قوربانی سڵاو بۆ پێشمەرگەکانی ئەفرین سڵاو بۆ پێشمەرگانی کێسە لە سەرتاسەری کوردستانە چکە پێشمەرگە حەزەکەم نشکاوە سیاست شکاوە لەم بۆ پەناغا درست بەڕێز کاک مستەفا چاوەڕۆژ ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان و لێپسرایی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە و خاوەنی کتێبی ئەدگارەکانی وێنەی شاخ و یادەوەریەکانی مستەفا چاوەڕۆژ سپاست دەکەم کە لە کاتی خۆت دا بە ئێمە و هیوادارم توانی بێتمان تیشکێکی کورد بخەینە سەر بەشێ لە بیرۆریەکانی شۆڕش شاخ کە بەشێکن لە خەبات تێکۆشانی خەڵکی کوردستان و بەشێکی زۆری خەڵکی کوردستان شانازیان پێوەکەن و جەنابی شدۆک و ناوێک و وەچێک و ناسرا و هێشتا کە باسی مستەفا چاوەڕۆژەکرێ خەڵک بە ئاسانی ئەتوانن بیناسنەوە و ئەتوانن باسی مستەفا چاوەڕۆژەکرێ باسی پێشمەرگە دێتە گۆڕێ باسی شۆڕش و خەبات و قوربانیدان باسی بەرەنگاربوونەوەی بەحس باسی ڕۆژگارە سەختەکانی کوردایەتیەکرێ و سپاس بۆ بیسەرانی رادیۆ گەلی کوردستان کە لە بەرنمەیە گوێتانگر لە بیر و بۆچوونەکانی بەڕێز مستەفا چاوەڕۆژ پێشمەرگەی دێرین و تێکۆشەر و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاتیش خۆش سپاس بۆ تۆ کاگەنوور سپاس بۆ رادیۆی گەلی کوردستان زۆر شتیشی تر ماوە ئیشەڵا لە کاتی هیوادارین لە داهاتوە زۆر سپاس دەکەن زۆر سپاس بۆ جەنابەت يا